وەکو ستافی پەیمانگەی گەشە لیژنەی تاقیکردنەوەکان پیرۆزبایی لە قوتابیەکانمان دەکەین بە بۆنەی کۆتایی هاتنی تاقیکردنەوەکانی سیستەری یەکەم هیوای سەرکەوتن لە هەموو تەڵەبەکانمان بە شێوەیەکی گشتی قوتابیەکانمان توانیان ئاستێکی بەرز پێشکەشکەن لە ئیمتحانەکان ئەمەش طبعاً بە هەوڵ و ماندیبوونی تەواوی مامۆستایان دەبێت کە هەموو مامۆستایەکان هەر کەسێک لە بابەتەکانی خۆی کوێسچن بانکیان حاضر کردبوو لە قوتابیەکان کە نزیکەی لە 60 توانی تەڵەبەکانمان ئاشنا بکەن بە جۆری پرسیارەکان هیوای سەرکەوتنیان لۆ دەخوازین و هەروەها لەم هەفتەیەش پشوەکی باشیان لە پێشە تەڵەبەکانمان دەتوانن خۆیان فرێشکەنەوە لەو پشوە و خۆیان ئامادە بکەن لۆ دەستپێکی سیمستەری دووەم دەستیان خۆش بە هیوای سەرکەوتن لە هەموو لایەک. من قوتابی ئاکار سابر تۆفیق نوێنەری گشتی بەشی نەوت قۆناغی دووەم سەبارەت بە تاقیکردنەوەکان وەرزی یەکەم ئەمڕۆ کۆتا ڕۆژی تاقیکردنەوەکانە زۆر سپاسی هەموو مامۆستایەکان دەکەم هیوای سەرکەوتنیش بۆ قوتابیەکان دەخوازم سەرڕای گرانی بابەتەکان بەڵام زۆر سپاسی مامۆستایەکان و ستافی لێژنەی ئیمتحانات دەکەم کە زۆر هاوکاریان کردین و هەروەها زۆر سپاسیان دەکەم سەبارەت بۆ کوێشن بانکەی ئەو ساڵەکەدایەنە وەکو هاوکاریەک بۆ هەموو قوتابیەکان زۆر سپاسیان دەکەم بەڕاستی کار ئاسانیەکی زۆر بوو بارگەرانی ئێمەشی سوک کرد دووبارە هیوای سەرکەوتن بۆ هەموو قوتابی خۆشەویستەکان دەخوازم و زۆر سپاسی هەوای مامۆستایان و ستافی لێژنەی ئیمتحانات و بەڕێوەبەر ئەندازیار شاخەوان تەڵعات دەکەم زۆر سپاس لە هەمووتان دەستان خۆش بێت. من هەڵکەوت نەوزاد لە بەشی نەوەت قۆناغی سێیەم کە ئەمڕۆ کۆتایی تیۆری یەکەمی پەیمانگا گەشە بوو دەستخۆشی لە یەکەی مامۆستایان و ستافی پەیمانگەی گەشە دەکەم زۆر سپاس بۆ یەک بەیەکیان دەستان خۆش بێت. I'm a stage 4 student in Gäsche Institute and Computer Department. I'm really proud to be a student in Gäsche Institute because they really help the student in every subject, in everywhere, and mentally and subjectively. It's really helpful to be a student here. Thanks for all the teachers and the staffs of the Gäsche Institute. من زانە نەوزاد قوتابی بەش ژمارەی قۆناغی چوارەم. ئەمڕۆ 15/1/2018 سەرڕای قورسی و گرانی پرسیارەکانمان توانیمان بە سەرکەوتووی کۆتایی بە تاقیکردنەوەکان بێنین لێرەوە زۆر سوپاسی ستای پەیمانگای گەشە و مامۆستایانی پەیمانگا دەکەم کە زۆر هاوکاری و یاریدەری قوتابیان پەیمانگا بوون. من میدیا مەسوول ڕەزا قۆناغی سێیەم بەشی کۆمپیوتەر ئەمڕۆ ئاخیر ڕۆژی ئیمتحانەکانمان بوو کە خۆشمان هەر وەک دەزانی کە کۆمپیوتەر بەشێکی ئەگەر زیاتر ڕەچاو بکەین بەشێکی زۆر ئاسان نییە بەڵام بەهۆی ئەوەی کە لە گەشە زۆر بە شێوەیەکی ئەکادمیانە دەرسەکان دەوترێنەوە مامۆستاکان زۆر پڵۆفشنانن لە وتنەوەی بابەتەکان دە ئیمتحانەکانمان زۆر ئاسان بوو زۆر بە سەرکەوتووی بەڕێوەمان بردن. من ناصر محەممەد لە قۆناغی دوی ژمێریاری دەخوێنم زۆر سپاسی مامۆستایان دەکەم کە لە هاوکاریان کردین لە ئیمتحانەکان و تاقیکردنەوەکانی کۆرسی یەکەم زۆر سپاسیان دەکەم و